خوشکە تەلار فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکی بەڕێزم. دەست خۆش بەرنامەی لێ دەکەم مامۆستا. خۆ لە ڕازی بیا خۆ دەستی جەنابیشتان خۆش بێ. زۆر سپاس دەکەم. مامۆستا یەک پرسیارم هەیە. بەڵێ. مامۆستا هیچ دوعایەک هەیە لۆ پرس هەروەرین ئەوانەی ها پرسیان هەردەوەری ببەردەوامی هیچ دوعایەکی دیاری کراو هەیە؟ بەسەر چاوەڵامی ئەوەش دەدەمەوە ئینشاءالله. مامۆستا ئەگەر هیچ دوعایەکی دیاری کراو هەیەن ئاەتێکی لەسەران حەدیث ئینشاءالله ئەوە یعنی دوسێ جار بیرەوە و بینووسینەوە لە لای خۆمان. ئەو دوعا تایبەتە نییە، بەڵام من وەڵامێکی قەناعەت پێکەر بۆ پرس هەڵوەرینی جەناب دیان هەر بە ڕێزێشکە دەدەمەوە بەسەر چاو لە تەوە سێ جار تکراریکەوە وە لە لای خۆم بینووسمەوە. باش من دڵنیات دەکەم نە ئاەتێک نە فەرمودەیەک نییە دوعایەک بخوێنی پرچت هەڵنەوەرێ، بەڵام بە حرمەتی پرسیارەکەی جەنابەت وەڵامێکی زانستی جوانت دەدەمەوە لەسەر پرس هەڵوەرین. ئەینە چاوەڕێ ئەوە مەکەوە ڕەخەو قەڵەم حازرکەی من دوعایەکت پێ بڵێم بیخوێنی پرچت هەڵنەوەرێ. باشە دادەگیان بەرێ مامۆستا پرسیارێکم هەیە مامۆستا لە کاتی نان خواردن کە دەرێ لە پێشەوە قاپەکە دەستپێکە چه حکمەتە تێدایە؟ بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ هەموو کاروباری هەر پرسیارەکەت ڕاستەوخۆ جواب دەدەمەوە ئەتەکێتی بۆ داناوین دەفەرمێ کولی بیەمینیک بەدەستی ڕاستت بخۆ و میما یەلیکە لەبەر دەمی خۆتەوە بخۆ. یعنی ئەتەکێتی خواردنمان فێر دەکا. یعنی دەفەرمی باش شتەکانتان ئەتەکێت بێت تۆ خواردنەکە قاپێکت لەبەر دەمایە ئەتر هەر جۆرە خواردنێکە مەچوە دەستمە ژێڕ ناشرینە لەم لاول هەمان خواردنە بۆچی دەست بژێڕ ئێستا لە میوە داوانیە تۆ حەز لە جۆرێک میوەیە قاپێک دانراوە لەولا هەنجیرێک لەولا بۆڵەترێک بەس برنجێک خواردنێکی تر لەبەر دەماوە جوانتر و ئەتەکێت وایە ئینسان فێر ببێ مناڵەکانیش فێرکەی لەبەر دەمی خۆتەوە وەردەوەردە دەست پێ بکە تۆ لەوە سێ چوار کەوچکت پێ بخورێ بە هەموو برنجەکە یان هەموو خواردنەکە تێک هەڵ نەشێردرێ ئەوەی کەمایەوە بە پوخت و خاوێنی هەڵگیرێ یان کەسێشکە لەگەڵ تۆدا لەسەر مێزێک نان دەخوا بە ئەوش لەبەر دەمی خۆیەوە تۆ دەست بە بەردەمی ئەو کەوچکەش هەیە یعنی بێز دەکاتەوە لە کەسانی تردانەکەی لێ ناخورێت با ئەتەکێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو بابەتەدا فێری ئەتەکێتی خواردنمان دەکا ئەوەی خواردمان لە بەردەمی خۆمانەوە بەرامبەرمان عەزێر نادەین و ئەگە بە تەنیاش بووین ئەوەی دەستمان لێ نەدا بە پوخت و خاوێنی بمێنێتەوە بۆ ژەمێکی تر خەساری نەکەین و هەڵیگرین. مامۆستا عەدی جیاوازی چییە لێنێران جەزاک الله خێر و جەزاکم ئەو دۆشمان ڕووکەوە بەسەر چاو جەزاک الله خێر جەزاک الله خێرن ئەجمعین ئینشاءالله. خوشکە تەلار فەرمووی پرس هەڵوەرین مامۆستا یەک دوعای خێرا بینووسم لەبەری کەم دادەگیان پرس هەڵوەرین و ئەوانە نە ئاەتێک هەیە و نە حەدیثێکی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم. ئێمە دوعاکانی خۆپارێزیمان هەن وەکو فەلەق و ناس و ئیخلاص سوڕەتی فاتحە ئاەت الکورسی لە دوای هەموو نوێژێک ئەمە خوای ئینشەڵڵا لە هەموو نەخۆشێک دەمان پارێزێ. بەڵام کەسێک قژی هەڵوەری بەڕێزان قژ هەڵوەرین خوشکە تەلاریوان هەموو خوشکانی بەڕێز برایان قژ هەڵوەرین پەیوەندی بەوە نیە بە دوعا چارەسەریکەین قژ هەڵوەرین پەیوەندی بە کەمبوونەوەی ڤیتامیناتەوە هەیە ئاڵوگۆڕی هۆرمۆناتەکان لە جەستەمانەوە هەیە کەسێک قژەکانی هەڵوەری ئاسایە قژی منی هەڵدەوەری هی تۆش ئەگەر کەمێک بوو هیچ نییە مەیکە بە قەلەقی ئەگەر زۆر بوو قژەکە بە تەواوەتی هەڵدەوەری و دەڕوتایەوە پێویستە پشکنینێکی خوێن بکەی بۆ خۆت بزانی لەوە چێ هۆرمۆناتەکان ئەمە ئیشی مامۆستای ئاینی و ئەمە دوعاکانمان پێمان دەڵێ بڕۆ فەسئەل بیهی خەبیرا لە پسپۆڕێکی بواری پێز بپرسە پشکنینت بۆ بکە ڕێنماییت بکە لەوە چێ جۆری شامپۆکە کە بەکاری دێنی جۆری سابوونەکە کە سەری پێدەشۆی لەوە چێ قژداهێنانەکەت بەکارهێنانی مجەفەکەت ئەمانە هەموو کاریگەریان هەیە لەسەر قژ هەڵوەرین. بەڵام بە پێی چێ ئەم مامۆستای ئاینی نابێ بێڵێ ئەمە پسپۆڕێکی بواری ئەو ئیخسای نەخۆشی پێست کەەوە نەخۆشیش نیە بە ڕێنمایی دەوێ ئینشاءالله چارەسەر دەبێ و قژەکانتان هەمیشەی هەموو کچ و خوشکەکانم بە جوانی دەمێنێتەوە. فەرمووی جەزاک الله خێرن یان جەزاکم الله جەزاک الله خێرن لەگەڵ یەک کەستا کەسێک چاکەیەک لەگەڵ دەکات دەڵی جەزاک الله خێرن یا ڕەبی خوا پاداشت بداتەوە. کۆمەڵە خەڵکێک کۆمەڵە برایە کۆمەڵە خوشکێک بە کارێکی جوانی دەستە جەمعی هەستاون و کارێکیان ئەنجام داوە تۆ نابێ ڕوو لە یەکیان کەی بڵی جەزاک الله خێرە خوا پاداشت بداتەوە. ئەی ئەوانی کە بۆی دڵی هەمووان ڕازیکەین و دوعای عام بکەین دڵین جەزاکم الله یا ڕەبی خوا پاداشتان داتەوە. واتە ئەمەیان بە کۆمەڵە جەزاکم الله جەزاک الله بەمانە تەنها یەک کەس کارەکەی کردەوە برایەک یان خوشکێکە.